نون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وصلى الله وسلم على سيدنا محمد رسول الله وآله وصحبه ومن والاه. ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك آمين. طبعا برنامج أمشومان بريتيا لباسي قصاص، وإما لدوائية بوردي باز لا دستواجي قصاص كين وأماجي بيكين. بس ئەوەندە هەیە کە هەمووان بزانین قیساس تایبەتە بە کوشتن، واتە تۆڵەکردنەوە، یاخود تایبەتە بەو زیانانی کە بەر ئینسانەکەوێت، جا هەر ئەندامێکی تری جەستەی ئینسان بێت. هەر لە کۆنەوە و لە سەردەمی باوکە ئادەمەوە هەتا ئێستا بابەتی کوشتن لە نێو مرۆڤەکانە بەردەوام بۆ سەری هەڵداوە. لە قورئانی پیرۆزە خوای پەروەردگار کە باسی ئەم حاڵەتەمان بۆکە و ئەفەرمێ وەتلو عەلەیهم نەبە ئەبنەی ئادەمە ئیذ قەڕەبا قوربانن، هەتا کۆتایی ئاەتەکان پاشان ئەفەرمێ فەطەوعەت لەه نەفسه قەتلە ئەخیه فەقەتەلەه، قابیل هابیلی کوشت. لەگەر ئەوەیە کە خلافێکی تایە لە نێوان مفەسیرینە، ئایا قابیل و هابیل لەنەوەی بەنو ئیسرائیل بوون یاخود دوو کەس بوون لە پشتی باوکە ئادەم خۆی، کە ڕەئی ڕاجح وایە دوو کەس بوون و دوو کوڕی باوکە ئادەم بوون لە پشت و سڵبی باوکە ئادەم خۆی. لەو سەردەمەوە هەتا ئێستا مەسئلەی کوشتن بەردەوامە. بە پێیداتاکان هەتا ئێستا لە سەرزەوی نزیک بە 600 ملیۆن ئینسان کوژراوە، جا بە هەر هۆکارێ بێ لە هەر ڕێگایەکەوە بێ. لە دواییە لە سەردەمی بابلیەکانە مەسئلەی قیساس بێگومان هەبووە، بەڵام بە جۆرێک بووە جیاواز لەم جۆرەی ئێستا. ئەگەر کەسێک خانوویەکی بفرۆشتایە بڕووخایە بەسەر کڕیارە، ئەوە بمردایە کڕیار، فرۆشیار ئەکوژرایەوە. ئەگەر خانووەکە بکەوتایە بەسەر کوڕی کڕیارە، ئەوە کوڕی فرۆشیار ئەکوژرایەوە. لە دواییە بووە فیدیە. لە لای ڕۆمانەکان شێوازێکی تری وەرگرت بوو. لە حەزارەتی ڕۆمانیا یاخود بەڵێ لە حەزارەتی ڕۆمانیا شێوازێکی تری وەرگرت بوو بە جۆرێکە هەر کەسێکە لە پایە بەرزەکان بواە، پلەی بەرز بواە، لە ئەشراف و نوبەلا بواە، ئەگەر کەسێکی بکوشتایە لە ئاستی خۆی خواردتر بێگومان نەئەکوژرایەوە. بەڵام ئەگەر کەسێک لە عەبید واتە لە بەندەکان، لە بەردەکان، لە کۆیلەکان، ئەگەر هەر تاوانێکیان بکردایە بێگومان ئەکوژرانەوە. ئەمش لە دواییە گۆڕانکاری بەسەراهات بەرەو ئاستی فیدیە چوو. لە تەوراتە کە باسمان لە قیساس بۆەکە زۆر توندە و لایەنی تاوان لێکراو ئەگرێت، نەک تاوانبار، کە تەشدید دەکا و فەرزێکا بەسەر خاوەنی کوژراوەکە بۆی کە بکوژێتەوە. لە ئینجیلە ئاراستەیەکی پێچەوانەی وەرگرتووە، تەحتیمیەکە لەسەر ئەهلی کوژراو کەوا بتوانن چەندە بتوانن کابرای بکوش عەفو بکەن. لە نێو عەرەبە جیاواز بووە، جاری وا بووە کە کەسێک کوژراوە بکوژەکەیان نەکوشتێتەوە چون کەسێکی تریان کوشتووە، یا کەسی لێ کوژراو یەک کەسی لێ کوژراوە، بەڵام چوون ئەمان دەیان کەسیان کوشتوتەوە. خوای پەروەردگار لە ئاینی پیرۆزی ئیسلامە باسی قیساسمان بۆکە کە قیساس پانتاییەکی زۆری گرتووە و لە چەندین ئاەتا باسیەکە وەلەکم فی القیساسی حەیات، کە قیساس هۆکارێکە بۆەوەی کە ئینسانەکان تیا بژین. یا ئەیوهە الەذینە ئامەنوا کوتیبە عەلەیکم القیساس فی القەتلى الحر بالحر والحرومات قیساس. لە زۆر ئاەتی ترا خوای پەروەردگار ئاماژەی پێکا کە ئەکرێ لە دواییە دابەزین بۆ نێو ئاەتەکانی قورئانی پیرۆز. لە سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە دەیان فەرموودەیە هاتووە کە ئاماژەی پێکراوە. لە ئەم دواییانەیە لە کاتێکا کە لە وڵاتانی کەنداو هەندێک ڕوودا و ڕوویدا، جارێکە ئافرەتێکی فلیپینی خزمەت کراوەکەی خۆی کوشت، واتە کەسە ئیماراتیەکەی کوشت، ئیقامەی قیساسی بەسەرە سەپێنداوە، تۆڵەی لێکرایە و کوژرایەوە. هەر لە سعودیەش بە هەمان شێوە ئافرەتێکی بریتانی دوو ئافرەتی ئوسترالی کوشت، ئەویش تۆڵەی لێکرایە و کوژرایەوە.
جگەلەوە لە وڵاتی لیبیا لە کاتێکا کۆمەڵێک ئافرەت بەتایبەت سێ ئافرەت کە ئەوروپی بوون هاتبوون بۆ لیبیا بۆ ئەوەی کە منداڵان بکوتن دش بە هەندێک نەخۆشی باو بەداخەوە فێڵیان کرد و غەشێکی گەورەیان کرد مناڵانیان کوتا بە میکرۆبی ئایدس و 500 مناڵیان تووشی ئایدس کرد لە قەزای لیبی بڕیاریدا بۆی کە قیساسیان لێ بسێنێ و هەروەها بکوژێنەوە ڕۆژئاوا دەستیان کرد بە ڕەخنەگرتنێکی زۆر تند سەبارەت بە جیهانی ئیسلامی و سەبارەت بە شریعەتی ئیسلامی لە ڕاستیەکەیە لە ئاینی پیرۆزی ئیسلامە نەفسی ئینسانی حورمەتی خۆی هەیە قیمەت و بەهای خۆی هەیە خوای پەروەردگار ڕێزی زۆری ناوە لە ئینسانەکان و لەقەد کەڕەمنا بەنی ئادەم ئینسان مڵکی خوایە هیچ کەسێک بۆی نییە دەست درێژی بکاتە سەر یاخود بنیانی خوایە بنیادگوزاری خوایە هەر کەسێک تێکی بدات ئەوە مەلعونە و خوای پەروەردگار سزای زۆر گەورەی بۆ داناوە لە عیباداتە خوای پەروەردگار ئەفەرمێ کوتیبە عەلەیکوم الصیام واتە نووسراوە لەسەرمان فەرز کراوە لەسەرمان صیام لە یاسای خێزانە خوای پەروەردگار ئەفەرمێ کوتیبە عەلەیکوم ئیذا حەضەرە ئەحەدەکوم المەوت ئین تەرەکە خەیرەن الوەصیەة للوالدین والأقربین بالمعروف پاشان خوای پەروەردگار لە یاسای پەیوەندی نێودەوڵەتەکانە ئەفەرمێ کوتیبە عەلەیکوم القیتال وهو کورهٌ لەکوم بەڵام لە یاسای ژیانە خوای پەروەردگار بە تەرکیزەوە ئاماژەی پێکا کە ئەفەرمێ کوتیبە عەلەیکوم القیساس لەگەڵ ئەمانەیشا کە خوای پەروەردگار ڕێگەی یاوە ئینسانەکان کاتێک کە کەسێک ئەکوژن بکوژرێنەوە چونکە ژیان لەوەدایە کە دوایە چینە سەر فەلسەفەی قیساس هۆکارەکەی چییە و پاشخانی قیساس چییە و ئامانج لە قیساس چییە بەڵام لەگەڵەوەشتا خوای پەروەردگار ڕێگەی داوە بە ئینسانەکان کە یەکتری ئەفو بکەن خوای گەورە فەرمێ فەمەن عوفیە له من ئەخیه شەیء فاتباع بالمعروف وأداء إليه بإحسان ياخذ فرمي فمن اعتدى عليكم فاعتدوا عليه بمثل ما اعتدى عليكم وجزاء سيئة سيئة مثلها لا آيەتی سەریقەیە لە دوای یەکە دێنە سەری خۆی پەروەردگار ڕێگەی داوە بۆی کە ئینسانەکان یەکتری ئەفوکەن ئایا لێرەیە پرسیارەکەمان ئێمە زەقە بێتەوە کە لەم بەرنامەیە ئەشێ وەڵامی بینەوە ئایا مستحب ئەوەی کە لای خۆی پەروەردگار پەسەندە تۆڵەکردنەوەیە لە بکوش یاخود ڕێگەدانە بۆی کە بژی ئەم ئینسانە ئەفو بکرێ کامیان لە پێشترە و دیراسی ئەو حاڵەتەشەکەین جا ئێمە زۆر خۆشحاڵین کە لە خزمەت هەردوو جەنابی دکتۆر محەممەد پێنجوێنی و دکتۆر ناسەح ئاروزەریاین ئەمانەوێ بابەتەکەمان وتوێژی لەسەر بکەین و هەروەها دەوڵەمەندی بکەین سەرەتا ئەچینە خزمەت جەنابی دکتۆر ناسەح ئاروزەری و ئەکرێ سەبارەت بە فەلسەفەی قیساس لێدوانمان بۆ باو دەوڵەمەندمان بکات. بسم الله الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وآله وأصحابه ومن اتبع هداه. سڵاوی خوای گەورە لە هەموو لایەکتان لە بینەرانی بەڕێز لە جەنابی شێت و خۆشحاڵم لە خزمەتتانە و خزمەت مامۆستای خۆشەویست و عزیزمان جەنابی دکتۆر محەممەد. دیارە ئەم ژیانەی کە ئێمە تیایدا هاتووینەتە بوون زۆر گرنگە کە هەوڵ بدرێ پارێزگاری لێ بکرێ و ژیانی ژواتە هێمنی واتە ژیان هەر کەسە و لە پێگەی خۆی لە ژیانی خۆی ئەو مدەی کە بۆمان دیاری کراوە بپێی گەردیاسای گەردونی خودایی کە مناڵین دوایی گەنجین دوایی کامڵین دوایی پیرین بە ساڵاچوین تا پەکەوتەبوون کە زۆرجار پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوعای کردووە کە نەگاتە ئەو قۆناغەی پێویستی بە دەوروبەر بێ إني أعوذ بك أن أرد إلى أرذل العمر. جا ئەم ژیانە کاتێک کە بمانوێ بەڕێک و پێکی بیبینە سەر پێویست بە بەوەیە کە هەموو مرۆڤایەتی ڕۆشنبیر بن شایستەی ئەوە بن کە دوو ئامۆژگاری بکرێن کە بەم شێوازە ژیان بەرنە سەر هەتا بەڕێک و پێکی ژیان بڕوە هەر لەبەر ئەمەشە کە خوای گەورە سبحانه وتعالى پەیامبەرانی ناردووە پێغەمبەران عەلەیهیم السەلام وأنزل معهم الكتاب و پەیامی لەگەڵ ئەواندا ناردووە ئامۆژگاری خەڵکیەکە و ڕێنمایی هەموو خەڵکیەکە کە تا ئێستاکانێ 124,000 پێغەمبەر ڕەوانە کراون مامۆسای مرۆڤایەتین بۆ ئەوەی ئەم ژیان دۆستی ئەنجام بدرێ. ئەگەر مرۆڤێک خاوەن عەقڵ و لۆژیک بێت
خاوەن دڵ و دەروون بێت، خاوەن ڕۆحی گەشاوە بێ، خاوەن دید و بیر بێ، گوێ ئەگەرێت تێدەگا. بەڵام ئەوەی کە جێی نیگەرانیە بەشێک لە مرۆڤەکان ناتوانن خاوەن دید و بیر بن، ناتوانن خاوەن عەقڵ و لۆژیک بن، بەڵکو تەنها مرۆڤێکن لە شەهوانی و لە ئارەزوبازی بە شوێن شتێکی تردا دەڕۆن. وقالوا لو كنا نسمع أو نعقل ما كنا في أصحاب السعير. کەوابوو لێرەدا کۆمەڵێک مرۆڤ هەن کە لاسارە بن، نایڵن ئەو ژیان دۆستیە وەکو خۆی بڕوە، وەکو پەیامی پێغەمبەران باسییان کردووە بڕوە عەلەیهیمو السەلام، وەک ئەوەی کە خاوەن عەقڵ و لۆژیکی مرۆڤایەتی باسی لێوە کردووە. جەنابەت ئاماژەت کرد بەوەی کە تەنانەت حەزارەتی بابلیەکان و حەزارەتی سۆمریەکان، تەنانەت یابانیەکان، لە تەنانەت لای سینیەکان، ئەوەی کە ئەخوێنی تەوانێ دەبینی ئاشووریەکان هەمویان یاسایان داناوە، بەڵام چونکە یاسایەکی تا ئەندازێک مرۆڤی بووە، بەرزونزمی تیا کراوە، خزمایەتی تیا کراوە، گەورایەتی تیا خوێنراوەتەوە کە لاوازەکان ملیان بۆ بەپەتەوە و سزا دراون، بەڵام گەورەکان دەرچونتایە. جا وێنایی ڕاستەقینە بەم شێوازەیە ئەگەر هاتو مرۆڤەکان فەمەن اتبع هودایە فلا يضل ولا يشقى، چەند ئاەتە ئاماژەی پێ دەکا، مادام نەسیحەت ئەچێ بە گوێیدا و خاوەن عەقڵ و لۆژیک و ژیانێکی ڕێکە، سوودی بۆ دەوروبەرە بێ، خێری بۆ ژیان و ژینگە ئەبێ، ئەمە لەسەر ڕێگە ئەڕوا. بەڵام ئێگەرە و کەسانی کەلاربوون چی بکەین؟ هەتا ئێوارە نەسیحەتی کەی بە گوێیدا ناچێ، هەتا ئێوارە ڕێنمایی بۆ بکەی بە گوێیدا ناچێ، نیشانی مروری بۆدا ئەنەی سەرپێچی تێ ئەکا، چێژ لە سەرپێچی کردن وەردەگرێت، چێژ لەوە وەرەگرێت خەڵک بە زەلیلی و بە داماوی و بە کوژایی و بە خوێناوی و خەڵتانی خوێنەوە بێ. ئالێردا ئەم مرۆڤانە پێویستە ڕێگریەکیان لێ بکرێت کە ئەمەشە پێی دەوترێت یاسا و نیزامی قیساس. وشەی قیساس قەسە بە معنە تەتەبوع دێت، هەر وشەی قیسە یعنی شتێک ڕوویدا وەکو خۆی ئەیگەڕیتەوە. وشەی قیساسیش بە واتایە دێت کە کەسێک کارێکی کردووە، بەڵام ئەم کارە لە سۆنگەی نەعەقڵ و لۆژیک و ژیان و ژیان دۆسی بۆ، بەڵکو لە سۆنگەی هەوەسبازی، شکاندنی بەرامبەر، تێکشکاندنی ژیان، ناشرینکردنی جوانیەکان، لابردنی هێمنی و ئاسایشی لە ماڵ یا لە وڵات لە نیشتمان، کارێکەکە کە بە هەموو پێوەرێکی عەقڵ و لۆژیک پێش ئاینەکانیش خراپە، و هەموو ئاینەکانیش تەرکیز لەسەرەوەکەن کە ئەمە کارێکی ناتە دروستەکە. ئەبێ ئالێرەدا ئەم قیساس یعنی ئەم هەڵێک کە ئەم کردوێتی ناچارین هەڵەیەکی وەکو خۆی بەرامبەری خۆی بکەینەوە، بەڵێ هەڵەیە وەجەزاء سەیئەتین سەیئەتون مثلها، بەڵێ ئەزانین هەڵەیە، بەڵێ ئەزانین ئەوە خیاری مرۆڤ دۆستانە و عاقڵ و لۆژیک و تەنانەت ڕێنمایی جوانەکان نییە، بەڵام ئەمە تازە کارێکی کردووە، ڕەفتارێکی نواندووە کە پێویستە نەشتەرگەریەکی بۆ بکرێ بۆ ئەوەی کە ڕێک بخرێتەوە. للعلم هەرچی یان لەبەرە سەرپێچی خۆیەکە، بەڵام سەرپێچەکەی سنووردارە. بەس مرۆڤ چونکە خاوەن عەقڵە، بیرکردنەوەیە، خەیاڵەکە، داهێنانەکە، ئەگەر ئەم مرۆڤە لەگەڵ ژیان دۆسیدا ڕێ نەکەوت، هیچ ئاژەڵێک نییە لەسەر زەویدا بە ئەندازەی ئەو جۆرە مرۆڤانە زەرەر و زیان بدا. لەبەر ئەوە ئەبێت تۆڵە سندنەوەیەک دابنرێ، سزا دابنرێ، ڕاشڵەکێنەر دابنرێ بۆ ئەوەی کە ئەم مرۆڤانە دەستەوسان بکرێن و ڕێیان لێ بگیرێت. و بە تایبەتیش مرۆڤایەتی سروشتێکی هەیە، کاتێک کە حتا یەکێکە لە نەزەریە تەربەویەکان التعلم بالملاحظة، کە کاتێک دەبینێت کەسێک شتێکی لێ دێ، ئەم یەکسەر لێرەوە پند وەردەگرێت. کاتێک کە ببینێت کەسێکی پیاوکوژ زۆر ناژی، لافوگەزاز لێ نادا، لە شوێنەکە دانانی شێنانی بدرێتەوە و ئاوی بدێتەوە بە ئیسراحەت بێ، لە سەدا سەد ئەکوژرێتەوە، ئیتر ئەمانی دیکەیتر هەمووی دەرز وەرەگرن، چونکە ئەزانێ کوشتنی بەرامبەر کوشتنی خۆیەتی، دەرهێنانی چاوی بەرامبەر دەرهێنانی چاوی خودی خۆیەتی، برینی پەنجەیەکی بەرامبەر ڕێک برینی پەنجەی خۆیەتی، چونکە قیساس ئەو واتە ئابەخشێ کە ئەمە پێی دەوتێت یەکێکە لە شێوازە زۆر کاریگەریەکان لەسەر دڵی مرۆڤایەتی کە دەرس و پند و ئامۆژگاری لێوەردەگرێ و ڕێگرە بێ یەک کەسی تاوانبار سزا بدرێ، ڕێگریە لەوەی کە 1 ملیۆن کەس لە دڵیا بۆنێکی تاوان هەبوو بێ، ئەو بۆنە تاوانە لابەرێ و بێتەوە سەر ڕێگای ڕێک و بە جوانی ژیان دۆستی بکاتەوە. دەستە خۆش بە کەمینەیەک زۆرینەیەک تەمەیەکرێن، بێگومان ئەوەش مشتێک نمونەی خەروارێکەوە ئەڵێن زۆرترین کاریگەری لەسەر ناخی مرۆڤەکان دروستە. لە ئەوەی کە شتێکم بیرکەوتەوە بەر لەوەی بچینە خزمەت دکتۆر محەممەد، ئەویش ئەوەیە وەختی خۆی لە میسر ئەگەر کەسێ بچوایە بۆ حەج
يعني الذاهب مفقود والعائد مولود. ئەوەی کە ڕۆشتووە نادیارەوونە ئەوەش کاگەڕێتەوە کوایە تازە لەدایک بێتەوە. بەس کە یاساکان هاتە پێشەوە کە هێزێک پیا بوو و ڕەتی ئەو جۆرە کەسانیان کرد لە قوتاعی تڕوق و لەوانی کە خەڵکە کوژن و لەوەی کە خەڵک ڕوتەکەنەوە ئەمانە لە دواییە ئەو هێمنی و ئارامیە دروست بووە کە ئێستا خۆمان ئەبینین لەو وڵاتانەیە. جەنابی دکتۆر محەممەد، سەبارەت بە ڕەهەندی ئینسانی و ڕەچاوکردنی ڕەهەندی ئینسانی لە قیساسە تا چه ئاستێکە پێمان خۆشە گوێمانە جەناب بێ. بەناوی خوای بەخشندەوە مێرەبان، درود و سڵاو بە سەگیانی پاکی سەرۆر و سەردارمان ڕەسوول الله صلی الله علیه وسلم، هەروەها یاران و هاوڵایان و هاوڵانی و زانایان و خواناسانی ومەتی ئیسلامی بەگشتی سەرەتا سپاس و ڕێزم بۆ بەڕێزتان و بە جەناوی تۆ نازوح و جەنابتان و هەموو بینەرانی بەڕێز و بەڕێزانش کە لە پشتی کامێرەوە سەقاڵی تۆمانکردن و سەقاڵی ئەم بەرنامەیەن دەستخۆشی لە هەمووتانەکەم. دیارە ئەم بابەتە بابەتێکی فرە ڕەهەندە و بابەتێکی زۆر گەورەشە لە فقی ئیسلامی و شریعەتی ئیسلامیە و یەکێک لەو خاڵە هەرە گەورانەیە کە جێگەی شانازی ئومەتی ئیسلامی و جێگەی شانازی مسلمانانە. ڕاستیدا ئەگەر چینەوە بۆ سەرەتای قسەکردن لەسەر ئەم بابەتە گەڕێنەوە بۆ خودی ئەو ئاەتێک کە خوای گەورە فەرمووی لەقەد کەڕەمنا بەنی ئادەم، بابەتی کەرامەت و ڕێزی ئینسان بابەتێک نییە تەنها دروشمێ بێ لە پشتی ئاینێک و هەڵی واسی بێ باوەکو شیعارێک و بەڵام لە ڕووی تطبیقات و لە پراکتیکا هیچ ئیشێکی بۆ نەکردبێ، بەڵکو کەرامەتی ئینسان لە شریعەتی ئیسلامیە لە پانتایی هەموو بەرنامەکەی هەموو سیستەمەکەیە ئەم کەرامەتە پارێزراوە. خودی هەموو پرەنسیپە قورئانیەکە بۆ پارێزگایکردن لە خزمەتی ئەو کەرامەتە بێڵاتەوە بۆ ئینسان. ئەم کەرامەتی ئینسان کە قورئان باسیە کاتەنها ئەوە نییە ئینسانێک بۆکەوەی کە جلی جوانی لەبەرا بێ و پۆشتۆ بێت و یاخو مەسەلەن خاوەنی پۆستێکی کۆمەڵایەتی بێ. کەرامەتی ئینسان لە بوونیەتی هەل لەوەی کێتە ژیانەوانێت تا ئەو کاتێ ئەمرێ بە هەموو ڕەهەندەکانی بوونیەوە لە هەموو کارەکانی ژیانە کەرامەتێک هەیە، حتا لە دانیشتن و هەسوکەوتی و خونان خواردنیشی و ڕۆشتنی و هاتنی هەمووی جۆرە لە کەرامەت هەن. چونکە مامەڵەکردنی ژیانی ئێمە هەمیان ئەگەر بە ڕەهەندی کەرامەت و مامەڵە نەکا ئینسانەکە لە ئینسانەتی خۆی تۆزەدا ئابەزێتە خوارەوە. کاڵین کەرامەت بۆ معناوەتانی ئینسان زۆر جیاوازیکی هەیە لەم گەردوونە، چونکە هەموو گەردون خزمەتی ئینسانەکە کەوابوو خودی قورئانیش بۆ خزمەتی ئینسانە، خودی ئاینی ئاسمانیش بۆ خزمەتی ئینسانە. ئەگەر لێرەوە قسە بکەین لەسەر ئەوەی کاتێکە ئینسان ئەوەندەم بە قیمەت بێ لە دیدی قورئان و لە دیدی پەیامی خوای گەورەیە هەموو گەردون لە خزمەتی ئەوا بێ و قورئانیش لە خزمەتی ئینسانە بێ، کابێ مرۆڤێکی زۆر گەورە بێ و ئەبێ لە ژیانیشا هەموو هەڵسوکەوتەکانی بە شێوازێ ڕێخست بێ کە قیمەت و بەهاکەی خۆی بەردەوام بەرز کاتەوە ڕۆژ ڕۆژان داینە بەزێنێ. هەر ئینسانێک ئەم بەهایە لە ژیانە نەپاراست کەوابوو شایستەی ئەوە نییە لە ڕیزی ئینسانەکانە بە شێوازێکی ئاسایی بژی، بۆیە کە سزادان لێرەوە دەست پێەکە. هەر کەسێ هات لە ناو ڕیزی ئینسانەکانە ئەو کەرامەتی بۆ خۆی لە خۆیان لە کەدارکرد نەیتوانی ئەم ڕێزە کە خوا داوێتی بە مرۆڤ لەم گەردوونەدا لە کایە لە کایەکانی ژیانە لە کەداری کرد ئەبێ ئەو مرۆڤە لە ناو ژیاندا سزابین، چونکە قیمەتی ئینسان دابەزێنێتە خوارۆکو ئێستا بەهای ئینسان لە ناو مرۆڤایەتیدا هەرزانە بێت، چونکە لەبەرەوەی ناتوانراوە ڕێزی قیمەتە ئینسانێکە کەرامەتە ئینسانەکە بپارێزێ و ئەو سیستەم و یاسایی لە دنیادا هەن نەیتوانیوە بە چاکی و پارێزگاری بکە، بۆیە مرۆڤ هەرزانە بێ لە کوشتنا هەرزانە بێ لە یاری پێکردنە هەرزانە بێ لە گاڵتەکردنە هەرزانە بێ لە فێڵەکردنە هەرزانە بێ. سیاسەتی میکافیلی بە تەواوەتی ڕەتی ڕۆچێ لە هەموو ژیانیا مرۆڤ بەکارێ هێنرێ لە پێناوی مرۆڤێکی ترا بەرنامێکی پوچی پوچگەرایی ئەبێتە کایەکی ئەبێتە مەسەن دەستە باڵا، بەڵام مرۆڤ دەبێتە قوربانی. ئەمە بەڕاستی هەمووی سەرمایەی دەستکەوت و لێکەوتی ئەوەیە کە نەتوانراوە قیمەتی ئینسانی بپارێزێ. یەکێک لەو شتانی کە لە شریعەتی ئیسلامیە پارێزگایی لەو قیمەتاکە مەسەلەی قیساسە، بۆیە قورئان کاتێک فەرمووی لەکم فی القیصاص حیاتون ئالێرا ئەبێ ڕابوەستین، یعنی چی حیاتون؟ یعنی ئەگەر مرۆڤێک کە بێوێ ژیانێکی هاوسەنگی گەورەی هەبێ بەو کەرامەتەوە ئەتوانێ حیاتی هەبێ. ئەگەر مرۆڤمان دابەزان لەو کەرامەتە حیاتەکەی مرۆڤ لە خەتەرە خۆشتی تر هەن لە ژیانە لە حیاتە هەن، بەڵام هیچیان بەقەدەر ئینسان حیاتەکان کەرامەتی نییە. ئەمە یەکێکە لەو قسە بابەتە گەورەی کە پێویستەکە لە مەسەلەی قیساسە باسیکەین، بۆیە کاتێکە باسی کوشتنەوەی مرۆڤێکە کرێ لە مقابلی تاوانێکە جەریمەگەیکە لەبەر ئەوە نییە کە ئێمە ڕەهەندی مرۆڤیمان لەو سندوەتەوە، نا مرۆڤ نییە و هەر هەیە،
بەڵام مرۆڤێکە نەیتوانی کیانی مرۆڤی لە ناوگەردوونە لە ژیاندا بە پارێزگایی لێ بکە کە ئەو ڕەهەندە مرۆیی کە لە ئینسانە کەرامەتەکەی پێوەیەتی بە باقی بێ ئەگەر ئەمانە بەردەوامن لە ژیانە وردەوەدا نرخی مرۆڤ دابەزێن نەخوارەوە بۆیە کە پێویستەکە قوربانیەکێ بکەینە قوربانی لە پێناوی بە قیامە گەورەکە بەها گەورەکە تا بەها گەورەکەمان لە دەست نەدەین. لایەنە ئینسانەکەی قیساس یەکێ لەوانە بریتە لە لایەن تۆتەمەن دوو لایەنێکی مادی هەیە لایەنێکی ڕۆحی معنەوی هەیە. لایەنە معنەویەکەی بریتێ لەوەی کە ئەو کەسێک کە کەسێکی لێ کوژلێ کەسێکی لێ ئەڕوا بڕکوڕێکی لێ کوژراوە ئەو کەسە ماڵێکی وێران کردووە لە ڕووی دەروری لە ڕووی نەفسییاوە ئەمان بەڕاستی کۆمەڵی خەڵک ناڕەحەت بوون ئەو یەک کەسە ئیشەکەی ئەنجام داوە بەڵام لەوانەیە یەکدانە بنەماڵی گەورەزەتر لە 15-20 دانە کەس خەمبار بوو بێ بە کوشتنی کەسێکەوە و لەوانەیە دەدانە مناڵ بێ باوک بێ چاوەڕێی نەکەسێکان نانێکیان پۆی پیاکە لە هەمان کاتە ئەو منداڵ و خێزانە دەبنە بار بەسەر کۆمەلگەوە لەوانەیە تاکو دەیان ساڵ گەورە بن ئەبێ ناو کۆمەلگە سەدان کەسی تر خەریکی سەرقاڵکردن پەردەکردنی ئەمان بن دامێکردنی ژیانی ئەمان بن خۆ تەنها ئەمە نییە مرۆڤێکی کوشتووە زەرەر و لێکەوتەکەی جانە گەورەیە کەوابوو تۆ لەم کاتیا زەرەرێک بە کوشتنی ئینسانێک یا دەست بدن بۆ جەریمەیەک لە جەریمەکان زەرەرێکی زۆر گەورە لە ژیانی ئینسانەدی لێ کەسیش نادەی لە کۆمەڵێک ئینسانەدی کەوابوو لەم کاتیا لایەن معنەویەکەی بریتێ لە پڕکردنەوەی ئەو فەراغە کە دروستەوێت لە ناوناخی ئینسانەکانە بە قیساس. بەڵێ ئەو فەراغە ئێمە تەواوین دوای ناوبڕێک دێنەوە خزمەتە. ئەوە لایەنە معنەویەکەی بوو لایەنێکی تریشمانەیە کە لایەنە مادیەکەی بریتێ لەوێ ئەگەر کەسێکی بەرامبەر دەستێکی وەشان بێ و تۆن کارێکی جەریمەی کرد بێ ئەو لە ژیانە بڕات و بێت و کار بەردەمیان بڕوا هەموو ڕۆژێ سزای و ماڵادین هەموو ڕۆژێ سزای و کەسان نادین هەموو ڕۆژێ دڵی ئەوان ئازارە دێنەوە نابێ خەمەکەیان لە باربەر لە ڕووی مادیشەوە لە ڕووی واقعی شەوانەکەم لە ژیانەکە لە کۆمەلگا کە کەسی ئەو نەماوە کەسی ئەویش بەرامبەرەکە تاوان چێکەش نەمێنە لە ژیانە لێرەدا کەوابوو بێ سەرنج بین ئەمەی کە قورئان دایناوە کۆمەڵە معنای زۆر گەورەی لە پشتەوەیە ئەم معنە گەورەیان هەمیان خزمەتە بە خودی ئینسان بۆیە کە لە قاعدەیەکی چاک یاسایەکی باشمان هەیە لە شریعەتی ئیسلامیە کە زانانی مەقاصد و ئوسولی باسەکەن هیچ یاسایە حدودێ قیساسێ لە شریعەتی ئیسلامی دانراوە کە خزمە بە ئینسان نەکا بۆیە کە هەموو ئەو یاسانی کە دانراون بەر پارێزگایی بەرژەوەندەکانی ئینسان و لە هەمان کاتە هێنانی قازانجێکە بۆ ئینسان و لابدنی زەرێکیشە لە هەمان کاتە بۆیە ئەم قیساس کە باسێکی ئەم لایەنە گەورانەی هەیە هەم بەرژەوەندی کە پارێزگاری قیمەتە ئینسانەکەیە لە هەمان کاتیشا بریتیە لە هێنانی نەفعێک بۆ بنەماڵی ئەو خەسێک زەرەی لێکەوتووە لەو لاشەوانە لە دوورخستنەوەی زەرەرێکە کە ڕۆژانە سزادانی کەسەکەیە بۆیە نمونەی بۆ جەناب تا مەسەنجاری وا هەیە ئێمە چەندین خێزان نەبینین کەسێکیان لێ کوژراوە قاتیلەکەی ئێستا ژیان لە ژیانە ماوە بڕواتان هەبێ من باوک و دایکی وام دیوە هەموو ڕۆژێک کە ئەویان دیوە هەتا لە تەلەڤیزیۆنیشا دیوانە دانیشتون چی نەگریاون چینە گریاون چینە قەفەتیان خواردووە کەوابوو هەموو ڕۆژە جارێت تویان کوژیتەوە هەموو ڕۆژە جارێت سزایەکە داون وەکو وای لەم ژیانەدا قسمە سژنێکوانێ بە ئارەزوو بەرسەیکردنی کەسەکە کە قاتیلەکەی بیکوژیتەوە جارێکی تر بۆیە کە شریعەتی ئیسلامی دەڵێ قیساس حیاتی تایە بەڕاستی ئاسوودەکردنی هەردوو لا جگە لەوەش لایەنێکی تری شیشیانیش هەیە بە هەمان شێوە دروستکردنی ئەو لایەنە کۆمەڵاتە بەهێزەی کە کۆمەلگا دەبێت تەبابن پێکەوە کۆمەلگا دەبێت یەکتریان خۆش بێ ئەگەر قاتیل و مەقتول واتە کوژراوەکە کوژراوە قاتیلەکەش بکوژینەوانێ بغز و قینەکان کامە بنەوە بەس هەر کاتێک کوژراوە قاتیلەکەی هەر لە ژیانە مایەوە قینەکان گەورەترەکەین ڕقەکان گەورەترەکەین ڕست ئەستور ئەبێنەوە کاتە ڕق حەقی تۆڵەکردنەوە لە ناو کۆمەڵی خەڵکا بەرامە کەسێک دروستەکەین ئەو کاتە ئەمنی ئاسایشی کۆمەڵگایەتی دروستە بێ بەڕاستی ئەمانە هەمی لایەنێکی گەورەی مرۆڤایەتین بۆ پارێزگایی لە خودی مرۆڤە بۆی ژیانێکی ئاسوودەی هەبێ تاکو ئەو ڕاحەیە قینەی کە دروستە بۆ ئێمە نەهێڵین بە قیساس کۆتایی پێێنین ئەمجام قیساسش کە ئەنجامێدا قانونی یاسایەکە بۆی شەڕی کۆمەڵایەتی و کێشەی کۆمەڵاتی دروست نەکا تەنها یاسا دەبێتە قورئانی پیرۆز دەبێتە سەروەر لێرەدا فەرمانی دەرکردووە جێبەجێگا و جەنابی قازی هیچ کەسێک تا ئیتیهام ناکرێت دوای کەسیش بۆی نییە من ئیتیهام کایە بەرامبەرێکی ئیتیهام کە لەم کاتەیە کۆمەلگە پارێزگایی داوسەکە دراوسەکەیەتی و کەسەکەش هەر کەسێت و سەلامەکەشی هەللیەکە ئەم کاتە چووکەتە قەزەکەی و کۆتایی هاتووە بەڵام هەر کاتێ ئەمان جێبەجێ نەکرد سەدان جێگەیتر و ڕێگەتێتە پێشەوە بۆ ئەوی کە کەسە تۆڵە بکاتەوە جاری وایە ئەمە سەرێک کێشەیە بۆ شەڕ عەشارێکی گەورە سەری کێشاوە لە کوشتنی نەفرێک کە حەل نەکراوە زۆربەی کێشەکان لەوە دروست بووە گەشتوە 20 نەفەر 30 نەفەر کوژراوە
داوە جاری وایە 30 ساڵ 40 ساڵ 50 ساڵ بەردەوام بوو دوو بنەماڵە جاوا دوو دێت دژی یەکتر بوون دوو شار دژی یەکتر بوون لەسەر ئێستا کێشەیەکی بچکۆلە بەس بێ قیساس ئەو ما حەلە کرد وەیە بەڕاستی کە ئیسلام باسێکە یەکە لەو شتانی کە جێگەی شانازیە جێگەی شانازی گەورە کە شریعەتی ئیسلامی زۆر پشتگیری لێکە پشتگیریەکەش بۆ بەرژەوەندی ئینسان خۆیەتی نەخوا نەخواسە بۆ دژ بە ئینسانەکان بێ ئەمە لایەنێکی گرنگ لایەنێکی گرنگتر لەوایە کە دیسان بەدێکم هەر لە ئاتەکە فێم لەکم فی القیصاص حیاتون مەبەستی ژیان بۆ ئینسان ژیان کاتی نییە ژیان ئەبەدیە ئینسان کە دروست بووە بۆ 70 ساڵ تەمەن دروست نەبووە بۆ 100 ساڵ تەمەن دروست نەبووە ئەم حیاتێک کە ئێمە تیاژین ئەبەدیە بۆ یەکە لە دوایە کە ئێمە بڕام بدە دوای مردن تەنها ناوبڕێکە وەکو ناوبڕی بەرنامەکە ئێمە وەردانێ تەنها ناوبڕێکە دوای ناوبڕێکن بە حیات کە مادام حیات بەردەوام بێ کەوا بوو ئەبێ بزانین ئینسانەکان بۆ ئەم حیاتە ئەبەدیە دروست کراون دروست بوون بۆ ئەم کاتیە نییە نابێ شتێک کاتێکان دام بەڕێچووکە لەوێش هەر بەهەشت هێشتنەوە لە یەکتر هەرشنەوە ئەو جێگەی تیاکۆ بنەوانێ کاوابوو ئەبێ لێرەشەو بە هەمان شێ ئەو ڕەهەدە معنەوی تیژ بپارێزین کە بتێ لە کۆشتنەوەی دۆستایەتی و علاقە پەیوەندەکەی نێوانی مرۆڤەکان پێکەوە ژیانێک و کادەرسە سەدانی یەکترەکەن کە مسلمان و دیندار بن هەموو پێکەوە ئەگەر لە جەهەنەمی شابن بەڕاستی هەرشنەوە ڕوجەکەی هەر پێکەوە تیا بەشدارە بن. بەڵێ دەستە خۆش لە باسی تایبەتمەندیەکانی قیساسە یاخۆت عقوبات بە شێوەیەکی گشتی طبعا لە ئیسلامە کۆمەڵێک تایبەتبەندیمان هەیە یەکێک لەوانە مامۆستایان بریتێ لەوەی کە عقوبات ڕادعە ڕێگرە سەرزەنشتکەرە نایاڵێ ئەم تاوانە تەجاوزکە بۆ خەڵکانێکی تر و کۆمەڵگە بۆ گەندکە بەهۆی ئەوە لەگەڵ ئەوە شاکە خۆی پەروەردگار ڕێگەی عەفوی داناوە مەجالەکەی هێشتۆتەوە بۆ کێیە بۆ کەسێک کە خاوەنی خوێنەکەیە فەرقێک هەیە لە نێوان قیساس لەگەڵ حدودی ترە فەرقەکەش بە ئاشکرا دەرەکەوێت کە فەرقەکە ئەوەیە لە حدودا طبعا مەجاکە حق اللهە یاخەوە حق الناسە مەجالی تیانە بۆ چونکە کاتێک کە سیرەکەین لە مەسئلەی دزیە ئێستا خۆی پەروەردگار فەرمێ فەقطعوا ئەیدیەهما بە شێوازێکی جەماعی بانیەکە یاخود لە زینایە فەرمێ فەجلیدوهما بە شێوازی جەمع خیتابەکە بۆ جەمع بۆ چونکە حق الناسی تایە ئەو کەسەی کە ئەچێت دزیەکە ئامانجی دزیکردنەکەیە لە هەر کەسێ بێ کە داوێن پیسیەکە وەکو گورگێگەی خۆی تێرکە ئامانجی خۆتێرکردنەکەی لە هەر کەسێ بێ وەکو گورگ ناچێت لە مەڕی کەسێک بە تایبەتی بخوا یەر کەسێ بێ ئەیخوا لەگەڵ ئەوشا خۆی پەروەردگار مەجالی عەفوی هێشتۆ توانێت لە قیساسە لە قیساسە مەجالی بۆ چونکە ئەو کەسێک کە ئەچێ کەسێک ئەو کوژێ زۆربەی بەشێکی زۆری خلافاتی شخصیە ئەوە نییە هەر کەسێکی دەستکەوێ بیکوژێ تەنها کەسێکی معەن ئەکوژێ یاخود چەند کەسێکی معەن ئەکوژێ لەبەرەوە خۆی پەروەردگار کە لە قورئانە باسی عەفوەکەمان بۆ کافەرمێ إلا الذين تابوا من قبل أن تقدروا عليهم بل لەوەی کە پێیان بگەین دەسەڵاتمان بشکێ بەسەریانە یاخود فمن تاب من بعد ظلمه وأصلح فإن الله يتوب عليه ئەمە یەکەم تایبەتمەندیە تایبەتمەندیەکی ترمان هەیە و بریتێ لە مساوات ئەم مساواتە زۆر گرنگە کە ئاینی پیرۆزی ئیسلام فەرق ناکات لە بینی نوبەلا ئەشراف لەگەڵ کۆیلەکان و لەگەڵ عەبیدا کە زۆربەی یاساکانی تری دنیا ئەو فەرقیان نەکردووە یاساکانی تری بەڵێ خەلی تیابووە لە ئیسلامە ئەو فەرقە نەکراوە هەر کەسێ بکوژرێ ئەکوژرێتەوە بچووک بێ مەگەر زۆر بچووک بێ ئەوەجا کە قادل بێ یا ئەگەر مەسەلەن پیاوێک منداڵێ بکوژێ ئەکوژرێتەوە ئەگەر دەوڵەمەندێ فەقیرێ بکوژێ ئەکوژرێتەوە فەقیرێک دەوڵەمەندێ بکوژێتەوە النفس بالنفس الئینسان بالئینسان بەو شێوازەیە تەنانەت ئەگەر خەلیفەیەکێ بکوژێ یا سەرۆکی دەوڵەت لە ئیسلامەیەکێ بکوژێ چی لێ ئیلا بکوژرێتەوانێ و قازی بۆی هەیە ئەو حکمە دەربکە ئافرەتە مەخزومیەکە ڕون و ئاشکرایە جا بۆی حقیقەتی ئیسلاممان بۆ دەرکەوێ کاتێکە دزیەکی کرد گەیشتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گەڕان کە سوکارەکە و لە قوڕیش و ئەمانەیە کێ لە نزیک بێ لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بینێروان زانی ئەوە کاریگەریە کێ نارد ئوسامەی کوڕی زەید حب رسول الله وابن حب رسول الله دوایی کە چوو بۆ ئەوێ وتی یا ئوسامە تشفع في حد من حدود الله غضب الرسول صلی الله علیه و سلم تون بوو شفاعتەکەی لە حدێک لە حدەکانی خۆی پەروەردگار دوای کە ئەعلام بووە گەشتۆتە لای قازیەکە ممکن نییە ئەمە قابل نییە لە دوایە إنما سرق من كان قبلكم إذا سرق فيهم الشريف إنما هلك إذا سرق فيهم الشريف تركوه إذا سرق فيهم الضعيف أقاموا عليه الحال للدعية وتمشور كيف في أمر الله صلى الله عليه وسلم والذي نفسي بيده لو أن فاطمة بنت محمد سرقت لقطعت يدها أما بيس لدادقا كان هالواسه
ئەمە پێویستە لە سەرۆکایەتی کۆمار لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران هەڵواسرێ ئەمە پێویستە بکرێتە دروشمێک ئەم وتەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەلەو حەیەک لە هەموو شوێنەکانە لە دەروازەی شارەکانە لەسەر ڕێگەوبانەکانە هەڵبواسێ بۆ ئەوەی کە خەڵک جیاوازی نەکات ناکرێت کەسێ بۆی هەیە بچێتە شوێنە کەسێکی بۆی نەبێ یاسا ئەبێ مساوات خاڵی سێم عەدلە عەدل گەورەترە لە مساوات بۆ چونکە عەدل مراعاتی ظروفی ئینسانەکانەکە مراعاتی جەهل و پێنەزانینی ئینسانەکانەکە عەقڵ پێنەشکانی ئینسانەکانەکە ئەمە زۆر گرنگە شریعەتی ئیسلامی عقوبەی کەسێک کە عەبدە کردوێتە نیوەی عقوبەی حوڕ فإن أحسننا فعليهن نصف ما على المحصنات من العذاب بو مراعاة ظروف إنسان كانك مراعاة كسيك كاكا جاهل ببو حالته حالتي آزادي كشي ترى أنا آزاد بلى يكيك آزاد نبي خوبكي بو شيء بس لا جبرجناك يكيك شارزاي نبيت يكيك شارزاي نبيت جاهلة نازاني كسيك تزيبك أبي دستي ببرر ياخذ ظروف مراعاة ظروف أو سردماك ليه جالس أنا وعدلك باسك ما وصل عدل يكي لوش تانيك لسنة بيغمري خو عليه الصلاة والسلام بينين آفتك كات جريمة جنزا كزنا كدواي كدين بو حدك حامله بيغمري خو صلى الله عليه وسلم تطبيق هناك فيلم بجاك بروح حملك داني لو هذا إيه هنو والله نخبا كي هي شيرتي كزين شيرباتي ضربا شيرباتي حتى قوريك أمجاد وياك سردوزك شيرباتي أمجاد بمنامنا لك تشوك بخيوكا يعني أمريكا كلوش تاني كلا شريعة إسلامية مراعاتي حالتي كسكا مشان بويا كريسة من ضالي كي تنابي لبخاتي وكم عقوبة ستجيب جاكين أو دا من ضالي لبتا قرباني ما دام دايكي كي دزناك وكسي نشيري باتي أبي أو دولي كاسي يعني حكم لسه كسك ناداد ولينا كسي فنانت بيغمري خاصة صمك فما إدرأوا الحدود بالشبهات لأن يخطئ الحاكم في عفو خير من أن يخطئ في العقوبة إمام عمر رضا ورحمتي خوای لەبێ لە عامی مەجاعەیە ساڵی برسێتیە حاڵەتێک ڕوویە کە عقوبەی بڕینی دەستی دزی ڕاگل لەو کاتەیە بۆ چونکە ئێمە شروط و موانعمان هەیە ئەبێ ئیستیفای شروط هەبێ ئینتیفای موانعش هەبێ جا قسێکی زۆر جوان هەیە ئێمە بەر لەوەی کە یعنی ئاەتەکانی حدود عقوبات چەندێکە دە 12 بە شێرە زۆی لە چیایە لە سورەتی مائیدەیە یعنی لە کۆتایی دابەزێنی قورئانە دابەزیوە ئەی ئەو ئاەتانەی تر کە هاتووە لە ڕێژیان زۆر زیاتر لەمە کەواتە بەر لەوەی کە عقوبەی بڕینی دەستی دەست بچەسپێنرێ و بسەلمێنێ و جێبەجێ بکرێ پێویستە و ئات و ئەزەکاتە جێبەجێ بکرێ پێویستە کۆمەڵگە ژیانی خۆش بکرێ تێر بکرێ ئەنجا ئەو حاڵەتە جێبەجێ بکرێ لە زۆر کاتە کۆمەڵی عقوبات هەیە جێبەجێ ناکرێت چونکە ئیستیفای شروط و مەرجەکان ناتوێت ئەنجا موانع ئەشمان هەیە ئیمامی عومەر ئەو حاڵەتەی ڕاگرت لە کاتێکە کە دوو کەس دوو خزمەتگوزار لەگەڵ حاتەبی کوڕی بەلتەعایا کارێنەکە لە برسێتیە وشترێکیان زی و سەریان بڕین و سەر گۆشتەکان خوارد و ئیمامی عومەر پێیزانی کە پێیزانی طبعاً بە چەند بەرامبەر پارەکەیان گێڕایەوە بێگومان لە بەیتولمال لە دواییە هەڕەشەیەکی کرد لە حاتەب خۆی و لە کوڕەکەی وازانم ناوی عەبدوڕەحمان بوو وتی ئەم جارە ئەگەر ئەوانە دزی بکەنەوە لە ئەقەمت عەلەیکە الحەد حەلەتە بۆ چونکە تۆ تێرێ نەکردوون کەواتە حەد ئەوە نییە ئللا بەبێ هۆکارێک بەبێ ئەوەی کە مەرجەکانی بێتەدی جێبەجێ بکرێ شەل لەم کوێرم ناپارێزم شریعەتی ئیسلامی لە هەولی ئەوایە کە جێبەجێ نەکرێ حەدەکان ڕابگیرێ نەک ئللا بۆ بیانوویەک بۆ بەهانەیە بگەڕێ بۆی کە بیسەر بەسەر ئینسانەکان بابەتێکی زۆر گرنگ هەیە ئالەم نێوەندەیە کە ئەبێت زۆر بە وردیم مامەڵی لەگەڵدا بکەین بوونی ئەم حەدانەی کە هەن ئەم سزا و عقوبانەی کە هەن ئەمڕۆ لە واقعی ژیانە و زۆرێکیش لە کۆمەڵگەکانی پێشترە بەردەوام دەست و مل و گردنی هەژارەکانی بەرکەوتووە بەداخەوە یعنی بێنە پێچاوی خۆت کاتی خۆی لە بینی ئەوس و خەزرەجدا هاوسەنگی نەبووە لە خوێنداوتویانە ئێمە سوار چاکترین لەبەرەوە ئێمە کەسێکمان لە ئێوە کوژ نابێ بمان کوژنەوە تەنانەت بەن و نەظیر لەگەڵ بەن و قوڕێزەدا خۆی بە هاوشان نەزانیەوە کە هەردووکیان جوولەکە بوون بەن و نەظیر وتیانە ئەگەر گەورەیەکی سادەیەکی ئێمە گەورەیەکی ئێوە بکوژێ نابێ بکوژێتەوە تەنانەت کێشەیان بووە هاتون بۆ خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆی حکم کا لە بینیانە
ئەویش دادوەرێتەکەی چەسپاندووە بۆیان. بۆیە یاسای سزادان دوو ڕووگەی هەیە کە ئەبێ وریابین. ڕووگەیەکیان کە جەنابەت شێوازێک ئاماژەت پێکرد کە دەبێت حەسمی تێدا بێ ئەگەر چی پێغەمبەری خوا فەرمی فاتیمەی کچی محەممەدیش بێ صلی الله عليه وسلم و حاشا کە هیچگیز خات و فاتیمە شیوان ناکا، ینی ئەمە ئیتر ئەو سەری گرتووە کە ئەویش ئەبێ سزا بدرێ ئەگەر کچی پێغەمبەریش بێ. چونکە پارێزگاریکردن لە کۆمەلگا ئامانجی قیساسەکانە، یەکێ لە ئامانجە دیارەکانی. بۆ نمونە ئەگەر کەسێک هەر لەم شاری ئێمەدا لەم ماوەدا شەو بچنە سەرماڵی کەسێ بکوژن و سەرماڵی کەسێکی تر بکوژێ چی ڕوئەدا، وای لێ دێ ئیتر خەڵک خەوی لێ حرامە بێ، وای لێ دێ خەڵک بیر لەوە کاتەوە کە هەمووی بە تەنها خۆی چەکێکی هەبێ لە ماڵە. بە تایبەت حیایەتی حرابەکە هاتووە. بڵێ ئەمە زۆر عقوبێکی زۆر توندیتە، زۆر توندیتە بە تایبەتی بۆ ئەو کەسانی کە خاوەن سیلاحن و ڕێگری خەڵکین بەهێز مافیا ئیشی مافیا دەکەن. جا ئەم دیمەنە کە ئەبێت هێمنی پارێزگاریکردن لە کۆمەلگا بەگشتی بکرێت، ئەو حەسم و جەزمەی تێدایە بۆ ئەو کەسانەی کەوا خۆیان بە ئەشراف ئەزانن. یعنی قسەیەک هەیە کە دەڵێن پاکردنەوەی وڵات لە فەساد و گەندەڵی وەک خاوێنکردنەوەی پلەکانە و قادرمە وەهایە، ئەبێت لەسەرەوە دەست پێ بکەین. سەرۆکی پێشووی مالوزیا وتی زۆر ئاسانە پاکردنەوەی وڵات. دوو وەزیر سزا بدەن لەسەر هەڵەکان کە دەیکەن، ئیتر هەرچی مدیر عام و هەرچی مۆزەفەکان هەر هەمووی پابند دەبن. بۆیە یعنی ئەوەی کە شریعەتی ئیسلام هێنایەتی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو ئاماژەی تێدایە کە پێغەمبەری خوا فەرمێ ئەگەر کچی پێغەمبەریش ئەمە بکە، یعنی لە گەورەکانەوە سیرکن، زوم بخەنە سەر کەسایەتە گەورەکان کە ئەبێ نمونە بن، ئەبێ قودوە بن. چونکە ئەگەر ئەمان جێبەجێ نەکەن خەڵکی تر بۆی جێبەجێ ناکرێت. پاشانیش ئەو کاتە نادادوەریە سەختەکە ڕوەدا کە بڵاوبوونەوەی گەندەڵی و فەسادیە بە تایبەتیش لە بواری دادوەرێتیدا بەوەی کە سزاکان بۆ فەقیر و هەژارەکان دەچەسپێت، بەڵام ئەوەکانی دیکەیتر ڕزگاریان نەبێت. لە هەمووی خراپتر لەو کاتەدا کۆمەلگاش لەقانێکی تێدەکەوێت، چونکە خەڵک هەست بە هێمنی ناکە، خەڵک هەست بە ئیسراحەت ناکە، خەڵک مرۆڤبوونی خۆی لێون ئەبێ کاتێک کە ئەزانێت ژیان نامێنێ. یعنی تۆ چێژ لە چی ژیان ئەبینی وەکو مامۆستا فەرمووی کە بکوژەکەت لەبەر ئەوەی کە خاوەنی پێگە و دەسەڵاتە ڕۆژێ لە تەلەڤیزیۆن دەرکەوێ، ڕۆژێ لەم لا دەرکەوێ، قسەی بۆ بکرێ، حسابی بۆ بکرێ، ئەبێ ئەوانەی کە بێنازن بێکەسن، یعنی حتا ئەو سزایە کە پێویستە بدرێ نەدراوە، ئەمان هەموو ڕۆژێ ئەو سزایە وەرەگرن. یعنی لەگەڵەوە شاکە کوژراوە هەموو ڕۆژێ سزایەکی دیکەیتر وەرەگرن. على ڕۆژتێکی تمامەسا لە مەسەلەی قیساسە هەر عقوبات بەعام لە ئیسلامە فەرمیەکێکە لە بابەتەکانی ڕەحمەت الله، یعنی لە ڕەحمەتی خوای گەورە و ئیحسانی ئەڵڵایە بەرامبەر ئینسان کە عقوبات و سزای داناوە. هەر خۆی بۆ خۆی ڕەحمەتە. ڕەحمەتەکەی لە چیە؟ لەوەیە کە ئەنسان قەڵەمەی باستان کرد. ئەبەمانە بەڕاستی ژیانی ئینسان خۆشە بێ، خۆ ئەگەر سزا نەبێت وەکە حدود نەبوایە ئەزانین چ کۆمەڵگەی دروستە بۆ چی ئینسان چیە کرد. هەر ئێستا کە ئێستا کۆمەڵگەی کوردەواری خۆمان من هەموو جارێک سپاسی خوای گەورە ئەکەم مجتەمەعێکمان هەیە تا ئێستا لە دەستپاکیە الحەمدوللا خاوەنی زۆر پێگەیەکی باشی لە شاری وا هەیە چیت خوێنەرەکان لە مزگەوت شەنایەوی بە بەردەمی خۆ داینە نوێشکردنا. ئێمە الحەمدوللا لە پاکی ئەمە چییە؟ ئەمە مەسەلەی بوونی ئەو هەستەیە کە لە ئینسان دروستە بێ دزی ناکە، هەر خۆی بۆ خۆی ڕەحمەتە بۆ ژیان، ڕەحمەتە بۆ گیرفانە، ڕەحمەتە بۆ جانتاکە، ڕەحمەتە بۆ بازاڕەکە، ڕەحمەتە بۆ دوکانەکە، ڕەحمەتە بۆ هەمومان. بێجگە لەوەیە گەر ڕەحمەتە بۆ خێزانەکان، ئەم لایەنەگە لە عقوباتە لایەنەم تەنها مادیەکە سەرنج بین و ئەمانە هەموو لێ دەرکەین. عقوبات ئەو کاتە معنایەکی زۆر کچکۆ لایەنە بێتەوە، معنایەکی زۆر کەمی هەیە. بۆیە عقوبات و سزاکان لە ئیسلامە تەنها بۆ یەک معنانین. ئێستا جەناب باس دەکرد دایمەن لە قیساس نەکراوە بە سیلاحی بەدەست دادگاوە هەرویسی هەر کەسێکی خراپی کوژێ، ئەبێ ئەسبابی هەبێ، ئەبێ ئەو ئەسباب و هۆکارانەی کە قیساسیشی لە بەرامبەر جێبەجێەکە ئەبێت تەسبیت و جێبەجێ بوو بن بە حقیقەت بوونیا هەبێ وەبێ لە هەمان کاتە تەقسیرێکیش لە جەنابی سەرۆک و مەسەڵەن بەڕێوەبەر و کارناسەکان و کارفەرمانەکانی پەرمەبەرەکان و ڕۆژەوە کە سەرکارن نەقسەی لەوان تەقسیرێکیان نەکرد بێ لەوانە. ئێستا کە مەسەڵەن بڵێن لە وڵاتی ئێمە بمە دەوڵەت من بمە حکومەت بن بمە قازی، ئێستا خێرا دەست ناکەم بە قیساس، چونکە کۆمەڵێک ڕێکاری تر هەن لە پێش قیساسە پێویستە بیگرمە بەر. ناکرێ خێرا من بێم هەر کەسێکم گەر ئێستا بیکوژم هەڵی وازم ژیانی بۆ دابین ئابێت بەڕاستی ئەبێ شتەکانی بۆ جێبەجێکەم. ئەم کاتە گەر من توانیم هەموو شتێ بۆ ئەو دابینکەم و ئەو لەوە زیاترم دە تەجاوزی کرد حەقی سزای هەیە. بەزەگە کارە لە ناچاریا بێ، ئەگەر زەڕور بێ، ئەگەر خەریک ببرێ لە برسا
ئەگەر خەریبە مەسەن ژیانی لێت لە ژیان نەزان نتوانێت بژی لە بۆ ژیانی خۆی پەنا بۆ شتێکی تری بێ ئەبێ بەڕاستی مقەسیر کێیە ئەو دەوڵەتەیە کە لەوێ دەوڵەتداریەکە ئەو حاکمەیە کە لەوێ حاکمە ئەو فەرمان ڕئیسەیە کە لەوێ ڕئیسە ئەبێ بەڕاستی و سزا بێ پێشەوەیکەوە ئەو سزا ئەو فەقیر سزا بدرێت. زۆر ڕاستە. و یە قسەی بچووک هەیە لێرە ئەویش لە شریعەتی ئیسلامە کۆمەڵگەیەکی بە ڕەحم و سۆز و میهرەبانی دروستەکرێ بۆ ئەوەی کە فەقیر و هەژار یارمەتی بدرێن. بۆیە لە وڵاتانە فەقیرەکان کە دەسڵاتیان نامێنێ و ترسن دزی بکەن ئەچنە سەجادەکان بە بەردەکێشن شکاندنی دوکانەکان و بازاڕەکان و شوێنە گەورەکانە. بەس ئەو دەسەی کە ئەوان بەرزیەکەنەوانێ بەردەکێشنە پەنجرە و شوشەکان چونکە کۆمەڵی دەوڵەمەنی بێڕەحمن. هەرە و دەسەیە کە لای ئێمە فەقیرە دەرزەکات بەرزێکاتەوە بە دوعاکردن بۆ ئەو دەوڵەمەنانی کە پشتیان گرتەوە کە زەکاتیان داوەتێ و کە یارمەتیان داوە. بۆی ئەوەش دیمەنێکە لە دیمەنەکانی کۆمەلگەی ئیسلامی کە دەیەوێت کۆمەلگایە دروستکە سۆز و میهرەبانی تایە بەهێزتر بێ بەر لە بوونی حەد و قیساس و تۆڵەکردنەوە. لە وڵاتانی ئەوروپا ئێمە تەبەن بە معلومات بۆمان دێ و زۆرەشتان چوین بۆ ئەوێ و هەندێک فیلمی دۆکومنتاری ئەو زۆرەشتانش ئەهێندێت پیشانمان ئەدرێ کە ئەو خەڵکە ئەوەی کە ڕادیع بۆی چییە بریتیە لە کامێرای چاودێری نەک زەمیرێک و وجدانێکی ناخ. ئاینی پیرۆزی ئیسلام مامەڵە لەگەڵ ناخاکە ئەوێ لە ناخەوە گۆڕانکاری لە ئینسانەکانە بکە. جا ڕادیعێکی دانەوە ئایا سجن هەتا ئێستا لە ئەوروپا و ئەمریکا وڵاتان بۆتە ڕادیع بۆتە ڕێگر بۆ ئەوەی کە ئینسانەکان خەڵکی نەکوژن لە سنج نادانی ڕاستە عقوبەیەکە بەس ئینسانە بە عەفوێک دەرەچێ لە دوای 20 ساڵ دەرەچێ شەو ڕۆژی بۆ حسابە بێ کۆمەڵێک شتی ترمان هەیە. لە ئەوروپا و ئەمریکا هەتا ئێستا ڕێژەی تاوان و جەرائیم ڕۆژ لە دوای ڕۆژیاکە. لە ئەمریکا هەموو لەحزەی هەموو خولەکێک هەموو خلەکێک لە هەموو تاوانەکان ئەگەر احتیباری بۆدانێ هەموو خولەکێک دوو تاوان ئەنجامەدێ لە کوشتن چەکیان بەدەستەوەیە لە دزی لە سەتوی مسلح لە هەموو جۆرەکان. پاشان لە ئاەتی حرابەیە ئاماژەیەکمان کرد. ئاەتی حرابە بۆیە زۆر توندا إن الذين يحاربون إنما جزاء الذين يحاربون الله ورسوله ويسعون في الأرض فساء يقتلوا ويصلبوا. حکمەتەکەی فەلسەفەکەی ئەگەڕێتەوە بۆی کە ئەمە بێتە قووەیەکی بەغی هێزێکی دەستدرێژی کرد کە سەتوی مسلح دەست پێکە. ئێستا ئەگەر بێت و ئەمن و ئەمانێک نەبێت لە وڵاتەیە هیچ کەسێ ناتوانێت سوار سیارەکەی خۆی بێ بڕا 100 متر سەفەر بکە بڕاتەوە ماڵەکەی خۆیەوە. یەکسەر پەلاماریان ئەیکوژن یاخود سیارەکەی لێسێن و ئەیبەن. ئەو کەسانی کە کەسابەتەکەن شتێنە ناو شارەکانەوە چۆن ناتوانێت بێنێ ینی ژیانەوەستێت ئەمن و ئەمانە زۆر گرنگە. لە سەدەمی حەشاشینە خەلیفەیان کوشت چەندین وەزیریان کوشت لەبەر ئەوە ئەمە زۆر گرنگە. ئێمە بابەتی قیساس زۆر هەڵەگرێت تەبعاً بەم ئاڵلقەیە تەواو نابێ کۆمەڵێک شوبوهات هەیە پێویستی بە وەڵامدانەوەیە کۆمەڵێک بابەت و چەمکی فقهی هەیە ئایا شروتی قیساس چیە ئایا مەوانێ قیساس چیە ئایا وەلی ئەمر کێیە خاوەنی خوێنەکە کێیە ئەمە بۆ بەرنامێکی تر هەڵەگرین لە ناخیدلەوە بە خێرهاتنی جەنابتانەکەین و خۆشحاڵ بین کە ئەم و توێژەمان کرد تا بەرنامەی داهاتوو ئینشاءالله بە خزمەت هەموو لایەگەینەوە خی گەورە یار و یاوەری هەمووان بێت.